بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. لەوە تا کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 زانیەوە هاتوۆتە سەرکار، دەتوانین بڵێن هەزاران گەنج و هەزاران لاو و هەزاران کەسانێک کە بە هەر هۆیەک بێ لەگەڵ کۆماری ئیسلامی بیر و ڕان جیا بۆ پەڕیوەی هەندەران بوونە. بەشێکی زۆری ئەو پەناخواز یان ئەو پەنابەرانە هاتوونەتە تورکیا و لەوێ چەند ساڵێک ماونەتەوە دوایە بەڕیان کردوون بۆ وڵاتی دیکە. لەم بەشێ بەرنامەدا دەمانهەوێت لەگەڵ پەناخوازێک بدوێن کە ئەویش هەر ماوەیەکە لە تورکیایە و دەمانهەوێت لە زمانی خۆی بزانی کە دۆخەکەی چۆنە. میوانەکەمان کاگوریا حوسێن پەناییە. کاگوریا گەلێکتان سپاس دەکەن بۆ ئامادەبوونتان. لە پێشتا ئەگەر بۆ بینەرانمان بڵێ هۆی چوو کە ئێوە کوردستانتان جێهێشت. سلااو ڕێزمە هەیە بۆ جنابتان و بۆ بینەرانی خۆشەویست. من وریا حوسێن پەنایی تازاوات لە ساڵی 2014 بەهۆی چالاکیە سیاسی و ڕۆژنامەنووسین و بەرگیریم لە مافی مرۆڤ ژیانم لە مەترسی کەوت. هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هاتن بۆ دەستگیرکردنم، بۆیە ناچار بووم خۆم ڕزگار بکەم و لە ڕێگای تورکیەوە ئێران بەجێ بێڵم. دوای دەرچوونم چالاکیەکانم و نووسینەکانم بەردەوام بوو، بەڵام هەڕەشەکانیش بەردەوام بوون بەهۆی ئەوە ناتوانم بگەڕێمەوە بۆ ئێران و چونکە باوەڕم وایە گەڕانەوە ژیانم لە مەترسیەکی جددی دەخات. کاگوریا بێگومان ئەوانەی کە دێنە دەستنە تورکیا ناتوانین یەکجێ بەڕێ بکرێن، حتمما لەوێ دەمێنەوە. ئێوە لەو ماوەی کە لێوێ ماونەتەوە پەیوەندیتان بە کوێ گرتووە؟ ینی چەند ساڵ لەوە پێش بەڕوونی ئاژانسی پەناخوازی سەربەڕەخراوی نەتەوەی گرتوەکان لەوێ بنکەی هەبوو. ئایا ئێستا و بنکەیە لەوێ ماوە؟ کاگە سەلاحیان هەروە کە خۆتان نەزانن و لە ساڵی 2018 میلادی بەملاوە سازمانی ملەلی متحید یا هەر ئەو UNHCR تەواوی حەق و حقوقی پەنابەری جێبەجێکردنی گواستنەوەی پەنابەرانی داوەتە دەست ئیدارەی مهاجرەت، یعنی بەڕەسمەن هیچ کارێ ناکات. پرۆسەی گواستنەوەی پەنابەران لە دەستی نە من هەیە نە لە دەستی هیچ پەنابەرێ. من هەموو ئەو هەنگاوانم جێبەجێ کردووە کە داوام لێکراوە، بەڵام بڕیار لەلایەن نەتەوە یەکگرتووەکان و وڵاتە وەرگرەکان دەدرێت بەداخەوە. زۆر کەس هەن کە ساڵانێکە چاوەڕوانن، منیش تا ئێستا چاوەڕوانی چارەسەری یاسایی بووم. بەداخەوە زۆر کێشە هەیە لە تورکیە، بەداخەوە بیمەی دەرمانی قەت بووە بۆ پەنابەران، ژیانێکی زۆر سەختیانەیە، کار و ئیش ئەەکەی پارەکەت وەرناگری، ئەگەریش داوای پارەکەی خۆت بکەی تووشی کێشە و نازانم شەڕ و شکایەتکاری و ئەوان تاکەن. بەسە تۆ چەند ساڵێکە چوێتە ئەو وڵاتە؟ من 12 ساڵە هەمە وڵاتی تورکیا. خۆت ناساندۆ بە وەکخۆ دەڵێ بە UNHCR؟ بڵێ وەرگیرە ئێستا پەنابەری لەوێ؟ بڵێ ئێستا پەنابەرم لە تورکیا، بەڵام هیچ سازمانە هیچ ئۆرگانی جوابگووی من نەبووە تا ئێستا. ئەمن قبوڵی سازمانی ملەلم وەرگرت، بەڵام تا ئێستا بلا تەکلیف من داخراوم هیچ سازمانێک، هیچ یاسایەک، هیچ چی پێڵێن، هیچ ئۆرگانێک چارەسەری یاسایی من ناکات. تا ئێستا من چاوەڕوانی چارەسەری یاسایی بووم. کەسانی دیکە هەنە لە تورکیا کە وەک تۆ پەنابەر ینی هاوشێوە بن دۆخێکی لەو شێوەیان نەبێت کە دوو تێدای؟ بەڵێ زۆر پەنابەری ئێرانی و کورد هەن کە ساڵانێکە لە تورکیە دەژین و ئەوانی چاوەڕوانی چارەسەری دۆخیانن بەداخەوە، بەڵام هەر کەسێک و هەر کەیسێک
تایبەتمەندی خۆی هەیە کاگەسلا لە کەیسی مندا جگە لە پێشینەی سیاسی و ناسنامەی کوردی نووسین و چالاکی ڕۆژنامە نووسانەکانم و بڵاو کراوەکانم و هەڕەشەی دوای بڵاوکردنەوەکانم هۆکاری ئەوەیە کە هەست دەکەم ژیانم لە مەترسیدایە و پێویستم تەنیا پێویستم بە پاراستنی نێودەوڵەتی هەیە. لەو گرتە ویددیۆی کە چەند ڕۆژ لەمە پێش بە زمانی فارسی لەسەر میدیا لەسەر ڕاگەنەرگشتەکان لەسەر سوشیال میدیا بڵاوت کردەوە تێدا بەڕوونی ئەوە باز دەکەی کە گشار لەسەرەوە یا تەنانەت هەڵەشت لەسەرە دەکرێت بۆ بینەران بڵێ بە شێوەیەک هەڕەشت لێکراوە. بەڵێ من ئەو هەڕەشانم بە دەسەڵاتە پەیوەندیدارەکان ڕایگەیاندووە بەڵام دوایی ئەوەی شوێنی ژیانم ناسراوە هەڕەشەکان بەردەوام بوون هێشتا لە ڕێگای سوشل میدیا هەر ئەو تەلێگرام ئینستاگرام لە ڕێگای واتساپەوە هێشتا هەست بە ئاسایش ناکەم من بۆیە داوای گواستنەوەی یاسایی بۆ وڵاتێک دەکەم کە بتوانم لە ئارامی و ئاسایشتا بژیم و کاری ڕۆژنامە نووسی و بەرگیری لە مافی مرۆڤ بەردەوام بکەم. دەکرێت بەڕوونی بڵێ هەڕەشەکە بە شێوەیەکە کە پێ دوای جێگای مەترسیە. هەڕەشەکە بە جۆرێکە مەسەڵەن هەفتەی لەمەوە پێش عەکسیان لە شوێنی ماڵەکەم گرتووە هەناردوویانە بۆم لە تەلێگرام مەسیجیان هەناردووە بۆ من مەسیجیان هەناردووە کە ئەگەر بە نووسین بەردەوام بیت ئەواقبی سەنگینی هەیە هەم بۆ خۆت و هەم بۆ خانەوادت. بەداخەوە من ڕۆشتم ئەمانمە بە پۆلیسی ئەمنیەتیش ڕایگەیاندووە بەڵام تا ئێستا هیچ جوابێک منیان نەداوەسەوە تەنیا جوابێت تەنیا وەڵامی کە بە منیان داوەتەوە تۆ ئەتانی شارەکەت تەرکەی شارەکەت عەوەز بکەی بڕی شار لە جێگەی ترە ئسکان بگریت بەڵام ئەمە نابێ بە جوابێکی زۆر بە قۆڵی مەروفەڵێ 100% تەزمین بۆ گیانی من کە لە مەترسیدایە. کە دەڵێ لە هەڕەشەکەدا ئاماژیان بۆ کردو کە ئەگەر بەردەوام بی لەسەر نووسین مەبەستت لە نووسین ئایا هە لەسەر سوشیال میدیا یا بە تایبەت لەگەڵ ڕێکخراوێکی با بڵێن بیانی یا ڕێکخراوی مافی مرۆڤ کار دەکەی ئێستا؟ بڵێ ڕێکخراوی مافی مرۆڤ کار دەکەم من مەقالە نووسم نووسی نەنووسم و کاری ڕۆژنامە نووسیەکەم چالاکیە سیاسیەکانی من لە بارەی مافی مرۆڤەوە هەیە شرایط و بەدبەختی و بلا تەکلیفی پەنابەرانی تورکیە و حەق و حقوقی کورد و کوردستان لە ئێران کە حەق و شەرەف و کەرامەتی ئینسانیان واقعاً ڕعایەت نابێت لە تەرەفی کۆماری ئیسلامیەوە لەبەرەوەی من پێم وابێ کۆماری ئیسلامی پێ زانیوە و هەڕەشەکانی دوو بەرابەر کردوێتەوە لەسەری من و جا کاکە سلاگیان لەبەر هەندێک شت مەسەڵەن من مەقالەم هەناردووە بۆ ندای زاگرۆسی کوردستان مەقالەم هەناردووە بۆ خەبەرنگاری هانا مەقالەی زۆرم هەیە بەڵام پێم وابێ ئەوان ئەزانن و مەقالەی منیان خوێندووەتەوە و بۆ ئەوەی کە مەبەستیانەوە بێ کە بترسێنن من بترسێنن کە دەست لە نووسین هەڵبگرم بەڵام من ئەو کارە ناکەم کاکە سلاحیە من تا ئاخرین قەترێ خوێنم ئەنووسم و دفاع لە مافی مرۆڤەکەم. هندێک لەو پەنابەرانی کە وەک تۆ پێشتر لەوێ بوونا یا ئێستا ڕەنگە هەبن پەیوەندی بە ڕێکخراوی بیانی دەگرن ئایا تۆ هەوڵەدا هیچ پەیوەند بە ڕێکخراوی بیانی لە دەرەوەی وڵات ڕێکخراوی مافی مرۆڤ بگری کە با بڵێن لە فەڕەنسا یا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شوێنی دیکە بێت؟ بڵێ ئەم هەفتە ناو ئەم هەفتە بەداخەوە من 12 ساڵ لێرە بلا تەکلیف بووم زۆر هەوڵمدا کە لەگەڵی سفارەتەکانە لەگەڵی سازمانی حقوقی پەنابەران حقوقی بەشەر
تەماسم گرتووە ئیمەیلم هەناردووە بەڵام هیچ وەڵامێک ناتوە بۆ من بەداخەوە ناو ئەم هەفتەیە لەناو ئەم هەفتەیە ئەمن ئیمەیلێکم هەناردووە بۆ سفارەتێکی کشوەرێک و هیوادارم جوابێک مثبت وەربگرم و لەم بارودۆخە نجات پیاکەم نەتەنیا من بەڵکو تەواوی فعالانی حقوقی بەشەر تەواوی ڕۆژنامە نووسان و بەرگرانی مافی مرۆڤ. کاگوریا گەر لە کۆتاییدا پێ دوایە زانیاریەک یا شتێکە پێویستە داوایەک لە کۆتایی وتەکانتداگە پێویستە پێ دوایات نەکوترابێت. کاگەسەلاگە من تەنیا داوام ئەوەیە و پێویستم بە پاراستنی نێودەوڵەتی هەیە گیانم لە مەترسیدایە و هیوادارم دەنگی من بگەیتە گوێ ئەو سازمانە حقوقی بەشەریانە دەنگی من بگەیتە گوێ سازمانی ملەلی متحد کە بەداخەوە هیچ کارێ ناکات لە تورکیا بەداخەوە. سپاسدانەکەم. وریا سێمپەنای گەلێکتان سپاس دەکەین بۆ ئەم وتوێژە.